دوای چەند کاتژمێرێک لە سەردانەکەی لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی بۆ شاری کەلار بڕیاری جێبەجێکردنی ژمارەیەک داواکاری تەندروستی گەرمیاندرا لەوانە موچەی 6 مانگی پزیشک و کارمەندانی نەخۆشخانەی قەڵای تایبەت بە کۆرۆنا لە کەلار دابین کراو. بڕیارە 10 ئامێری هەناسەدانی دەستکرد بۆ گەرمیان دابین بکرێت. هاوکات لیژنەیەکی پزیشکی پێک دەهێنرێت کە دکتۆر میران محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی خۆی سەرپەرشتی ئەو لیژنەیە دەکات و کاری لیژنەکە چاودێریکردنی پشکنینی توشبوانی گەرمیانە. دارە دوێنێ ئەو هاتنەی جەنابی کاکشێخ لاهور هاوسەرۆکی یەکێتی لەگەڵ ئەندامانی بەڕێزی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بۆ بەدەنگەوە هاتنی ئەو وەزعی کە ئێستا لە گەرمیان ئەگوزارێ لە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا بەرز ئەنرخێنین و لەگەڵ هاتنی یەکەم کۆبوونەوەی لەگەڵ ئێمە و بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان پەیامی خۆی گیان کە ئێمە هاتوین بۆ ئەوەی خەمخۆری و دڵسۆزی و پرۆشیمان بۆ گەرمیان هەرچی پێویست بێت لەلایەنی مادی لەلایەنی کەرەستە و کەلوپەلی دەرمانی و پزیشکی داوای بکەن و بۆتان جێبەجێ ئەکەین. دیارە دوێنێ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان بە لیستێک ناوی چەند کارمەند و پزیشک و کارگوزارێکی کە پێویست و زەرورن بۆ نەخۆشخانەی قڵا ناردە خزمەتی بەڕێزیان و ئەوان موچەی 2 مانگی ئەو کارمەند و پزیشک و کارگوزارانیان دابین کرد. ئەمە جێگەی دەستخۆشیە و دەرخستەیەکی تر لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیانەوە دراوە بەڕێز کاک دکتۆر میران بۆ ئەوەی بگەنێتە دەستی بەڕێز کاک شێخ لاهور هاوسەرۆکی یەکێتی کە کۆمەڵێک کەرەستە و کەلوپەل و جیهازی پزیشکی لەخۆ ئەگرێت بەڵێنیاندا ئەوانەش لە ڕێگەی ئیماراتەوە کە لە ئێستا خۆتان ئەزانن هەموو ڕێگەکان داخراوە و هێڵی ئاسمانی هاتوچۆکردن ئللا ئەبێ بە حاڵەتی تایبەت و موافقەی تایبەت بێ ئەو شتانە بەڵێنیانداوە کە لە وڵاتی ئیمارات بیکردن و لە ماوەیەکی دیاریکراوە بیگەنە دەست بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان. لە سەردانەکەیدا هاوسەرۆکی یەکێتی بە بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیانی ڕاگەیاندبوو. گەرمیان لە ڕووی تەندروستیەوە چی پێویست بێت بۆیان دابین دەکەن. بۆیە تەندروستی گەرمیان 2 پرۆژەی بۆ پێشخستنی کەرتی تەندروستی سنوورەکە بۆ لای هاوسەرۆکی یەکێتی بەرز کردوێتەوە کە یەکەمیان جێبەجێ کراوە و خۆی لە دابینکردنی موچەی کارمەندانی تەندروستی دەبینێتەوە. پرۆژەی دووەم دابینکردنی ژمارەیەک ئامێری پزیشکیە. دوابەدای هاتنی ئەو وەفدە بەڕێزە بە سەرۆکایەتی هاوسەرۆکی یەکێتی و وەفدی یاوەری لە بەڕێزانی مەکتەبی سیاسی 2 پرۆژەمان پێشکەش کردوونێکیان خۆی لە دابینکردنی موچە بۆ سەرجەم فەرمانبەران و کارمەندانە کە ئەوە ڕاستەوخۆ ڕەزامەندی درا لەسەر ئێمە لەم ڕۆ دەسەکەین بە ئامادەکردنی نووسرا و ئیمزاکردنی گرێبەز لەگەڵ فەرمانبەرەکانە و لیستی دومیشان کۆمەڵی ئامێری هەناسەدان و پێداویستی گرنگە بۆ ناو نەخۆشخانەی قەڵا. ئەوان پێیان وتین چیتان پێویستە بۆمان بنێرن ئەمە بە سوپاسەوە ئەوانەی کە لە حاڵی حازرا پێویستمە ئەوانەمان بۆ بەرز کردوونەتەوە. لە دوای دەرکەوتنی توشبووان لە سنووری ئیدارەی گەرمیان ئەمە یەکەم جار نییە کە یەکێتی و هاوسەرۆکی یەکێتی هاوکاری تەندروستی دەگەێنە گەرمیان. لە ماوەی ڕابردوودا دەستگای مرۆیی مام 3 جار هاوکاری تەندروستی سنوورەکەی کردووە لە دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی و هاوکاریکردنی مادی لە دروستکردنی نەخۆشخانەی قەڵای تایبەت بە کۆرۆنا. شاهۆی ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.